خۆڵبارین لە حاڵەتەوە بۆتە دیاردەواتە ئێستا هەفتانە زیاتر لە جارێک دووبارە بێتەوە بە شێوەیەکی زۆر چڕوپڕ و بە جۆرێک کە ڕەنگە ئەوانش کە هیچ گرفتێکی تەندروستیان نیە بەهۆیەوە ناڕەحەت و بێزار بن. جا ئێستان بۆ باسیەوەتان بۆ بکەین ئەوانەی کە گرفتی بەشی سەرەوەی کۆندامی هەناسەیان هەیە لە قوڵب و جۆلور و بەشی سەرەوەی بۆری هەناسە زانین چی بکەن بۆ ئەوەی کە زۆر ناڕەحەت نەبن ئەو کاریگەریە لاوەکیانە چییە کە وردە ئەم خۆڵبارینە لەسەریان بەجێ ئەهێڵێت و چ کارێک بکەین بۆ ئەوەی کە کەمترین کاریگەری هەبێت لەسەرمان ئەوانەی کە ساح و سەلامەتن هەیە هەمان کاریگەری دروستەکات لەسەریان بە تێپەڕبوونی کات و بە چەندوارە بوونەوە خۆڵبارینە ئەوانش کە هەستیاری جیو و گیرفانەکانی لوت و بەشی سەرەوەی کۆندامی هەناسەیان هەیە چیان بەسەر دێگەن ڕۆژانە و هەفتانە ئەم حاڵەتی خۆڵبارینە بەردەوام بێ و ئەوانیش ڕاستەوە کۆ بەریەکەوتنیان هەبێ و چونە دەروان هەبێ لەو کاتانەیە بۆ مەوەستە میوانداری بەڕێز دکتۆریا منیاسی نەکەن بە پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی قوڵب و جۆلوتە. دکتۆر بەخێر بێی. خۆڵبارین لەسەر کەسێکی ئاسایی کاریگەریەکانی چییە؟ ئەگەر نەخۆشێکی نەبێ و کاریگەری چی لەسەر کۆندامی هەناسە و بەشی سەرەوەی کۆندامی هەناسە؟ خۆڵبارین کاریگەری لەسەر کەسی ئاسایی ئەبێت و کاریگەری لەسەر ئەو کەسانش ئەبێت کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی نەخۆشی درێژخایەنەکانی هەناسە. لای سەر ئەو کەسانی کە ئاساین ئەبێتە هۆی هەستیاری دەست پێکا لە لوت و ڕووپۆشی جیوبەکان و هەتا ئەچێت بۆ هەستیاری سیەکان و بۆری هەناسە. ئەمە لە کەسێکی ئاسایی. بەڵێ لە کەسێکی ئاسایی ئەگەر بە بەردەوامی بەرکەوتەی هەبێت لەگەڵ ئەو خۆڵەیە چونکە وەک ئەزانین ئەم خۆڵبارینە گەردیلەی وردە و هەروەها زۆر جار کە بە هەواوەیەت میکرۆب لەگەڵ خۆیان هەڵەگرێ وەکو ڤایرۆس و بەکتریا و هەتا کەڕۆشی تایە واتە بەدەر لە خۆڵەکە. بەڵێ بەدەر لە خۆڵەکە بەڵێ ئەمانش لەگەڵ خۆیان ئەهێنێت و کە وا لەو کەساکە کە هەڵیەمژێ لە ڕێی لوتەوە تەبعان یەکەم جار هەڵەمژێ ئەو هەستیاریە دروست دەکات ئەم گەردیلانە ئەچنە ناو ڕۆپۆشی لوتەوە و دواتر چنە ناو خوێنەوە و ئەو کەسە وەکو هەستیاری لوت و جیوبەکان و بۆری هەناسە لێ دیارە. زۆر باشە. بە تێپەڕبوونی چەندێک کات ئەم کاریگەریانە دەرەکەی واتە چەند جارێک چەند ڕۆژێک چەند هەفتەیەک یاخود ڕەنگە ساڵیش تێپەڕی ئەنجام کاریگەریان بەڵێ ئەو کەسەی کە بەرکەوتەی ئەبێ نیشانەکانی دەرئەکەوێت بەڵام لەوانەیە نیشانی کاتی بێت وەکو پژمە و لوت ئاوسان و ئابەلوتیا بێتە خوارە و چاوی بخورێ و بەڵام ئەگەر دووبارە و سێبارە بەرکەوتەی هەبێت لەوانەیە کاتی بێت لەوانەیە 6 مانگ و ساڵێک بڕۆ هەتاکو ئەم کەسە تووشی هەستیاری بەردەوامی ئەبێ چونکە بێ بزانین ئێمە هەستیاریمان هەیە کاتیە هەستیاریمان هەیە بەردەوامیە هەستیاری هەیە لە وەرزەکانە ئەو کەسە تووشە بێت بە بۆنەی تەپ و تۆزێکەوە شتێکەوە هەستیاریشمان هەیە بە درێژایی ساڵ ئەو کەسە هەستیاری هەیە. باش کەواتە ئەوانەی کە ئێستا هیچ گرفتێکی تەندروستیان نییە بەڵام بەردەوام بەرکەوتیان هەیە بێ بچنە دەرەوە کارەکەیان وایە کە لە دەرەوە بن چی بکەن بۆ ئەم هەستیاریان درەنگتر لێ دەرکەوە یاخود هەر لیان دەرنەکەوێت؟ وەڵاهی باشتر وایە ئەو کەسانەی کە ئەچنە دەرەوە ئیشیان لە دەرەوەیە خۆ پارێزی بکەن ئەگەر یعنی وەکو ئەگەر زۆر زەڕور نەبن نەچنە دەرەوە ئەگەر چوونە دەریشەوە ئەبێ دەمانبوو بەستن یعنی بە تایبەتی ماسک بە شێوەیەکی ڕێکوپێکی بەستین ئەگەر دوودانە ماسکیش بەستن باشترە و لەو شوێنانێکی ئیشەکەن لە ماوەیەکی کەما بمێنەوە زۆر خۆیان مەژغوڵ نەکەن و ئیشەکەیان تەواو بوو بگەڕێنەوە ماڵەوە یا بگەڕێنەوە ئەو شوێنی کە داخراوە و ئەو کەسانەشی کە ئیشیان لە دەرەوەی و نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو نەخۆشی درێژخایانی بۆری هەناسە کە بەڕەبوو ناسراوە لە ناو خەڵکە ئەبێ عیلاجیان لەگەڵ خۆیان نابێت ینی بە خاخێکەیە بەکارهێنن لە حاڵەتی زۆر زەڕوریە کە تەنەنگەفەسە بێت ئەو کەسە لە دەرەوەیە بە خاخەکەی بەکارێنێ یاخود ئەگەرەوە ئیسفادەی نەبوو ئەبێ بە زووترین کات خۆی بگێنێتە بەڵێ بەشە ئێمرجنسەکان و بەشی فریاکەوتی نەخۆشخانەکان وی لەوێ چارەزەری خێرا و پێویستی بۆ بکرێت. زۆر باشە. ئەمە ئەو پرسیارە بکەم لە چ تەمەنێکە ئەم خۆڵبارینە زۆر کاریگەریە بێت؟ واتە هەموو تەمەنێک وەکو یەکەیە ئاشێ لە مناڵ و لە ئەوانەی زۆر بە ساڵات چون کاریگەری زیاتر هەبێت؟ بەڵێ ئەمە خۆڵبارین هەموو تەمەنێک دێتەوە کاکتۆر یعنی لە مناڵەوە دەست پێکات و هەتاکو تەمەنی گەورە و هەتا ینی بە ساڵات چووەکانیش مناڵیش کاریگەری لەسەر ئەبێت خۆمان نەزانین نەخۆشی هەناسە کە بە ڕەبوو نەخۆشیەکانی تەسکبوونەوەی بۆری هەناسە لە مناڵیەوە دەست پێکات ینی مناڵێک کە ئەم خۆڵە هەڵەمژێت تووشی تەسکبوونەوەی بۆری هەناسا بێ ئەگەر
بۆ ماوەیەک بەردەوام بێ لەوانەیە نیشانەی ڕەبووی تیا دروست بێت و بێتە بۆ ینی یەکجاری هەتا گەورەشە بێ لەگەڵ یابێ کەواتە تەسیراتەکانی بۆ تەمەنەکان تقریبا وەکو یەکە ماعەدا ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانی وەری هەناسیانێ زیاتر کاریگەری لەسەر دروستە بێت. باسی ئەو بکەینەوانی کە خۆیان هەستاری جووبیان هەیە هەستیاری میفانەکانی لوت و بەشی سەرۆی کۆندامی هەناسیان هەیە ئەمانە ئەکرێت لە هەموو خۆڵواریێکە وەکوڵە وەزیان تێبچێ باری تەندروستیان خراپ بێ یاخود نەخێت ئەگەر خۆپارێزی بکەنە شێ بەکو کەسێکی ئاسایی کاریگەریەکە لاوەکی و زۆر کەم ئەوانەی کە هەستیاری لوت و جیوبەکانیان هەیە و هەستیاری بۆری هەناسیانێ لە خۆڵواری ناوازیان خراپترە بێت بە تەشید وەکو کەسێکی ئاسایی نابن چونکە ئەمانە خۆیان بە بەسیترین بەرکەوتە تووشی نیشانەکانی هەستیاریە بن یعنی دەستەکەن بە پژمە و چاوخوران و ئاو بەلوتیایەتە خوارەوە هەتا تووشی لوت ئاوسان لوت گیران نەبێت ئەمە لەسەر جیوبەکان لەسەر بۆری هەناسە کاریگەری خراپتر ئەبێ چونکە بە تایبەتی بۆری هەناسە تەسکە بێتەوە و دەستەکە بە ئەو کەسە ئۆکسسیجینی دابەزێ لەوانەیە دڵی پەلەپلکە لەوانەیە ئیفرازاتی هەبێت ینی وای لێت بۆری هەناسی تەسکە بێتەوە و تووشی حاڵەتێکی نیمچە مەترسیدارە بێت ئەمە زیاتر کاریگەری هەیە لەسەروانی کە ڕەبۆیان هەیە و کە هەستیاری لوت و جیوبەکانیان هەیە ویکتۆرەمە ئەو پرسیارە بکەمە زۆربەی چاپێکوتەکانیشان پرسیارە هەر دووبارە ئەکەمەوە چکە هەرجاری بەشێکی خەڵکی بینێت هەستیاری گیرفانەکانی لوت و کۆندامی هەناسە بە شێوکی گشتی نیشانەکانی چی هەستی پێ بکەنی ئەگەر کەسێک ئێستا ئاگای لە بەڕێزت بێ و بەرنامەی بێت چۆن هەست بکە لەنەم هەستیاری هەیە و پێویستی بە چارەسەرە زۆر ڕاستی ئەمە هەموو کاتێکە نەخۆش سەردانمانەکاڵە دکتۆر حساسیەتم هەیە هەستیاریم هەیە بۆی ڕوونەکەینەوە بە تایبەتی نیشانەکانی هەستیاری لوت و جیوبەکان ئاسانە دەست پێەکە بە خورانی لوت ئەو کەسە ئاو بەلوتیایەتە خوارەوە پژمە زۆرەکە یعنی ئەڵێ دکتۆر لە جارێکە لە دقەیەکە 12 جارە پژم لەسەرێک لوتی ئەیگیرێت هەروەها نیشانەی خورانی چاو دروستەکەڵی گۆچکەمە خوێ هەتا ئەچێ بۆ قوڕک تووشی خورانی قورجیەکات ئەمە خوران بە تەنها کافیە بۆی کە بڵێن هەستیاری جووبەیە خودەوە تەنها یەک نیشانە وەکوتم بەڵێ خوران دەست پێکە ئاو بەلوتیایەتە خوارەوە پژمە دەست پێکە لوتی ئەیگیرێت چاوی سوورە بێتەوە ئەمانە هەمووی لەگەڵایەتی دەسەکە بە کۆکە ئەگەر بۆری هەناسی هەبێ ینی لە ئەمە اینجا ئەگەر بەردەوام بێت تووشی هەوکردنی جیوبەکانیەکە ئەو کەسە بەدەر لەو نیشانە تووشی لەوانێت تای لێبێت لەوانێت تووشی سەرێشە بێت جیوبەکانی تووشی التیهاباتە بێت تووشی هەوکردنە بێت تووشی سەرێشە بێت بەڵێ کاریگەری خراپتریە بێت چونکە هەستیاری لەوانێت بێ بە هۆی هەوکردنی جیوبەکان و ناوڕۆپۆشی لوت بۆ هەر باسی خۆڵکەین هەنجار خەڵک بە گوڵی ژوای لێتەوە بە تاکید وایە خۆ ینی هەر بە خۆڵ نییە و هەستیاری لوت و جیوبەکان زۆر شت دوای لێکات خۆڵبارین یەکێکە لە هۆکارەکانی بەڵام ئەو کەسانی کە هەستیاری وەرزیان هەیە بە بۆنی گوڵی هەڵاڵە یا ئەو سەوزیەی کە بە بەهاران دەست پێکا و گەشاکە ئەو کەسانی هەر بەلایەشی یا بڕۆن یا بۆنی بکەن تووشی هەستیاریە بن لە ناو ڕووپۆشی لوت و جیوبەکانیانە زۆر ڕاستە باشە شوێن ئەوانەی کە پێویستیان بە چارەسەری بەردەوام هەیە لە حاڵەتی هەستیاریە بەڵێ بە تایبەتی چارەسەری بەردەوام بۆ ئەو کەسانەیە کە هەستیاریان هەیە بۆ ڕووپۆشی لوت و ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە ئەم کەسانە بێ زۆر ئاگاداری خۆیان بن بە تایبەتی چارەسەرەکانیان وەرگرن لەلایەن پزیشکی پسپۆرەوە بێ کە بۆیان نووسراوە و ئەم کەسانە بێ زۆر ئاگاداری خۆیان بن بە تایبەتی کە لە ماڵەوە ئیشی زەڕوریان بێنێنە دەرەوە دەرگا و پەنجەرەکان داخن تەهویە دروستکەن باشە مەبەستی پرسیارەکەم ئەوە بوو ئەوانەی چارەسەری بەردەوامیان هەیە هەموو ڕۆژێ پێویستە کات دەرمان وەرگرن کامە نیشانەیەکە ئەو کەسان بامیشەی ئەو کەسانی کە هەستیاری بەردەوامیان هەیە ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە ئەمانە بە بەردەوامی ئەبێ عیلاج وەرگرن و عیلاجەکانیش خۆی ئەبینێتەوە لە بەکارهێنانی سپرا و چەند دەرمانێکە کە ئیسفادێکی زۆری لێکە ئەو کەسە بۆ ئەوەی کە تووشی خراپتر نەبێت لە هەستیارەکەی و تووشی حاڵەتی مەترسیدار نەبێت سەردانی نەخۆشخانە بکات و سەردانی فریاکەوتنەکان بکات. زۆر باشە. پێم بڵێ چ خواردنێک بۆ هەستیاری خراپە بەدەر لە کەشوهەوا؟ بەڵێ بەنسبەت خواردنەوە ئێمە لە هەستیاری لوت و جیوبەکانە خواردنیش ئەیکات یعنی
بەشێکی خواردنەی کات بە تایبەتی خواردنەکان کە پرۆتینیان تایە وەکو پەتاتە و هێلکە و ئەو خواردنانی کە تونن کە ترشن بە تایبەتی بۆ هەستیاری قوڕک ئەمانە تووشی سووربوونەوەکە و باشتر وایە و کەسانی کە هەستیاریان هەیە لە قوڕگا و لە جیوبەکانە خواردنی ترش و تون و ئەوانەی کە تۆزی پێوەیە بەکارینێن هەتا لە میوەکانە جاری وایە قۆخ و کیوی و ئەوانەی کە تووشیان هەیە ئەو کەسانە تووشی هەستیاریە بن ئەمە باشتر وایە دوورکەونەوە لێ و تووشی حاڵەتی هەستیاری نەبن و حاڵەتیان خراپ نەبێت. زۆر باشە. هەندێک خێزان هەستیاریان تیا هەندێک شتیانانی ئەتوانین من هەستیاری بۆ ماوەیە یاخود چی؟ ئەتوانین بڵین هەستیاری بەشێکی زۆری بۆ ماوەی دەوری هەیە بەڵام زیاتر ئەو کەسە بەرکەوتەی دەوری هەیە. ینی بڵین بەڵێ هەستیاری بەرکەوتەیە لە دەور و پشتی خۆیە. ئەو کەسە بەرکەوتەی هەبێت لەگەڵ تەپ و تۆزاوەکو ئێستا خۆڵباری هەیە. بەرکەوتەی هەبێت لە شوێنی ئیشەکەیە و کەسانی کە نانەوان و دارتاشن و ئەمانە زۆر بەرکەوتیان و بۆ ساڵە 2 ساڵ تووشی هەستیاریە بن بەشێکی بۆ ماوەیە. عشکەواتە قسەکەی بەڕێزت ئەوەیە ئەوانەی لە نانەوەخانە و لە شوێنی دارتاش و ئەوانن ئەبێ بەردەوام ماسی بکەن لە بەڵێ زۆر کەس ئەوانەی کە هێتە لامان تووشی هەستیارێکی زۆرە بن تووشی لودگیرانە بن تووشی هەوکردنی جیوبەکانە بن بەهۆی ئەوەی کە پرسیاریان لەکەین ئەڵێن ئیش و کارە چیاڵە یەکێکاڵێن نانەوەمیشێڵێن دارتاشم یەکێکەڵێن لە معمەلا ئیشەکەم تەپ و تۆز و خۆڵ بەڵێ لە شوێنی داخراوە ئیشەکەم ئەو کەسانە زیاتر تووشی هەستیاری بن و نیشانەکانیان زۆر بە قورسی دەرەکەوێت و ئەگەر زیاتریش بەردەوامی پارێزی نەکە و نەخۆشی خراپتریشی لە دروست دەبێت. هەندێک لەوانەی هەستیاری جیوبیان هەیە و هەستیاری گیرفانەکانی لوتیان هەیە وردە ڕەنگە بن بە تەنگە نەفەسی هەستیاری سنگ واتە ڕەبوو ئەمانە پەیوەندیان هەیە بەڵێ پەیوەندیکی زۆر تونیان هەیە بێکەوە ئەو کەسانەی کە هەستیاری لوت و جیوبەکانیان هەیە بەشێکی هەرە زۆریان ئەتوانین بڵێن لە 60 بۆ 70یان هەستیاری بۆری هەناسە و سنگیشیانەیە کە بەڕەبۆ ناسراوە چکە ئەمە هەردووکیان وەکو یەکێت چکە ئێمە ئازانی ناو ڕووپۆشی بۆری هەناسە و جیوبەکان بەردەوامە ینی یەک ڕووپۆشە هەتا ئەچێتە بەشی سەرەوەی سنگ کەواتە ئەو نەخۆشە گەر هەستیاری جیوبەکانی هەبێ و احتیمالێکی زۆری هەیە هەستیاری سنگ و بۆری هەناسەشی هەبێ لەگەڵیا و زۆر کەسیت کە ئێمە پرسیاری لەکەن ئەڵێ دکتۆر ئەپژمم لوتم ئەگیرێ جیوبەکانم هەستیاری هەیە کە پرسیاری لەکەن سێرەکەڵێ دکتۆر من ڕەبۆشم هەیە لەگەڵیا یعنی شتەکە قورستر ئەبێ ئەو کاتە وەکەوە نییە کە بەستەنها هەستیاری لوت هەبێت سنگی باش بێت ئەو کەسانە کە هەردوو هەستیارەکان هەیە ڕەبۆ هەستیاری لوتیان هەیە حاڵەتیان قورسترە و عیلاجەکەشیان قورسترە و زۆر جار ئەو کەسانە پێویستەکە سەردانی بەشە فریاکەوتنی نەخۆشخانەکان بکەون. زۆر باشە من ئەوەندەی سێرم کرد هەموو پرسیارانە کە بە پێویستم زانی کردومە چی هەیە مابێت کە بەڕێزی تێمانێت ڕێنمایە ینی ڕێنمایی چی بکەین لەم خۆڵبارینە باشە پێویستەکە ئەو کەسانی کە ئیشی زەڕوریان نییە نێنە دەرەوە لە ماڵەوە دەرگا و پەنجەرەکان داخن تەهوییان باشکەن شلەمەنی زۆر بخۆنەوە سەوزە و میوە زۆر بخۆن زوو دەموچاویان بشۆن بە ئاوی ئەتیادی ئاوی بەلوعا چووکە وەکۆزین ئاوی شتنی دەموچاو و پاکردنەوەی لوت و قورگوانە بە ئاوی ئەتیادی هەستیاری لابات ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ڕەبۆیان هەیە نێنە دەرەوە ئەگەر هاتیشنە دەرەوە ئیشەکەیان کردن یەکسەر بچنەوە ماڵەوە و عیلاجەکانیان لەگەڵ خۆیان ناپێ بێت بە تایبەتی ئەم ڕێنمایانە هەیە ئەبێ هاوڵاتیانی بەڕێز پشتگوێی نەخن. من یەک پێشنیارمە بۆ نازانم بەڕێز تا چەند لەگەڵی ئەوانەی کە هەستیاری زۆر توندیان هەیە و بە تایبەت ڕەبۆیان هەیە ئەکرێ لەم حاڵەتانە مۆڵەتیان پێ بدرێت بۆی کانەیە نەدەرەوە ئاساییە سەردانی پزیشکی پسپۆری خۆیانەکەن ئەتوانن ئەو پزیشکە پسپۆرە ئەتوانێت حاڵەتەکەی بۆ یەکلا کاتەوە بزانە چۆنە وەزعی خراپە خراپ نییە چونکە بە تایبەتی ئەوانەی کە ڕەبۆیان و هەستیاریان هەیە زوو خراپە بن لەم جوانەیە بۆیان هەیە دکتۆری پسپۆرەکە مۆڵەتیان بۆ بات ئیتر بە پێی پێویستی حاڵەتەکەی خۆی بڵێ. دەستخۆش دکتۆرێ من سپاس بۆ زانیاریەکانت.